ساڵێک بەسەر هەڵبژاردننی سی ئەیلولی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت کە تێدا کۆمەڵی ئیسلامی کوردستان تاکە هێزی بەشداری پرۆسەکە بوو کە بە دەنگی ڕاستەقینەی خۆی ژمارەی کورسیەکانی زیادی کرد. ئەندامێکی سەرکردایەتی و حیزبەش دەڵێت ئەگەر ساختەکاری ئابێ شمارەکانی جوت حیزبی دەسەڵات نەبووایە ئەوە بە پێوەری هەڵوێستەکانی کۆمەڵ ژمارەی دەنگ و کورسیەکان بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەبوو. دیارە لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمان کە لە 2018 ئەنجام درا چاوەڕوانەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی و چاوەڕوانەکانی جەماوەریش بۆ ئاسی دەنگ و ژمارەی کورسیەکانی کۆمەڵی ئیسلامی لاوا بوو کە کۆمەڵی ئیسلامی زیاد دەکا و ژمارەی چ دەنگەکانی چ کورسەکانی زیاد دەکا. ئەمەش لەسەر چۆن هۆکاری یەکێک لەوانە چالاکی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕووی سیاسیەوە کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سیاسی دەنگبەرزی دەنگگەورەی بە هەڵوێستی بەمەوقیف بوو. لەسەر ئاسی پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمە فراکسیۆنێکی بەتواناو کارە بوو. لە ئاسی حکوومەت و بەشداری کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتە تیمەکەی کۆمەڵی ئیسلامی تیمێکی چالاک و بەتوانا بوو. لە ئاستی میدیایی کۆمەڵی ئیسلامی میدیاکانی توانی بووی لە ئاسی هەڵوێست و مەواقفە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامیە بێ لە ئاسی ئۆرگان و ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی چ لە ئاسی ڕێکخراوەکان چ لە ئاسی ئۆرگانەکان و مەڵبەند و تەواوی بەشەکانی کۆمەڵی ئیسلامی هەمویان خەڵکی توانی بیان لە چوارچێوەی کارەکانی خۆیانە کاری باش ئەنجام بدەن و کاری جەماوەری خزمەتگوزاری و کۆمەڵایەتی و دەعاوی و کۆمەڵایەتی زۆر باش ئەنجام بدەن. ئەمانە هەموو هۆکارێک بوون کە هەموو چاوەڕوانیان دەکرد کە کۆمەڵی ئیسلامی چ ژمارەی کورسیەکانی زیاد بکات چ ژمارەی دەنگەکانی. خۆ ئەگەر ساختەکاری بەو ئەنازەیە نەکرایە لەلایەنی پارتە دەسەڵاتدارەکانەوە هەرکەس لە سنووری خۆیان پێم وابوو چاوەڕوانەکانی خەڵکی بۆ دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی و بۆ ژماری کورسیەکانی داهاتە دی. لەگەڵەوەی لەگەڵ ئەو هەموو ساختەکاریە کۆمەڵی ئیسلامی تەنها پارتێک بوو کە توانی ژماری کورسیەکانی زیاد بکات. شارەزایەکی بواری هەڵبژاردننی شاماژە بۆ دەکات بەهۆی قۆرەخکاری حیزبا دەسەڵاتدارەکان و تەزویر و ساختەکاریەکانیان هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ڕێژەی بەشداری هاوڵاتیان کەم دەکات. ئەمە لەپاڵ ئەوەی کە ئەو ئەنجومەنە هەڵبژێرێت بۆی بتوانێت خزمەتی بکات لە ئاسی بەرپرسیارەتێکا بێت کە پێ ئەسپێرێت. بەڵام بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشا لەبەرەوەی کە ئەم ئەنجومەنانەی دیاریەکرێن نەیانتوانیوە ڕۆڵ و بەرپرسیارەتی خۆیان بژێڕن و نەیانتوانیوە لە ماوەیەکی یاسایی دیاریکراوی خۆیانە سەر لە نوێ هەڵبژاردنیان بۆ بکرێتەوە ئەدا و کاروباری دەسەڵاتەکان لە ئاسی پێویستانە بووە هۆکار بۆ بێئەمەلکردنی خەڵک بێئومێدکردنیان لە پرۆسەیەکی وەکو هەڵبژاردن بۆ ئەگەر ببینین تا دێت لەگەڵ هەر هەڵبژاردنێ بۆ هەڵبژاردنێکی تر ڕێژەی بەشداری هاوڵاتیان و دەنگدەران لە پرۆسەیەکی گرنگی وەکو انتخابات کەمەکات. بێگومانێکیشی تر لە هۆکارەکان لە کەمی بەشداری هاوڵاتیان بوونی ساختەکاریە. لە 3 ئەیلول بە پێ ئەو ڕێژانە کە کۆمیسیۆنی هەرێم بڵاوی کردەوە تا کاتژمێر 3 پاژنیوەڕۆ ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە سەرتاسەری هەرێم تەنها لە 122 بوو. بەڵام لە ماوەی ئەو 3 کاتژمێرەدا ڕێژەی بەشداری بە شێوەیەکی نائاسایی بۆ لە 157 بەرز بوویەوە. ئەمەش سەلمێنەری بوونی تەزویرێکی گەورە و بێشمار بوو. بەم هۆیەشەوە ناکۆکی گەورە لە نێو کۆمسیارەکان هەبوو. چەندین جاریش ڕاگەیاندنی ئەنجامی فەرمی و کۆتایی هەڵبژاردنەکان دواخرا. گەرچی پێشتر ئەنجومەنی کۆمسیارانی هەڵبژاردن بڕیاریدا بوو پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن بە دەنگی 2 لە سەرسی ئەندامانی کۆمسیاران بێت واتە با دەنگی 6 ئەندام لە کۆی 9 ئەندام. بەڵام دادگای تەمیز بڕیارەکەی هەڵوەشاندەوە و ڕایگەیاند بەپێی یاسا پەسەندکردنەکە بە 50-1 دەبێت واتە 5 ئەندام واژووی بکەن ئەنجامەکان پەسەند دەکرێت. بەمەش لە 20 ئۆکتۆبەر و پاش 20 ڕۆژ لە هەڵبژاردنەکان 3 کۆمسیارەکەی پارتی و 2 کۆمسیارەکەی یەکێتی بە زۆرینەی دەنگ ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانیان پەسەند کرد. لە ئەنجامیشدا پارتی 45 کورسی و یەکێتی 21 کورسی و گۆڕان 12 کورسی و نەوەی نوێ 8 کورسی و کۆمەڵ 7 کورسی و بەرەی ئیسلاح 5 کورسی بەدەستێنا. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.